6 ساڵ بەسەر کودەتای شکست خواردووی تورکیادا تێپەڕی هەر لە سەرەتاوە دەرکەوت بەشێک لە سوپای ئەو وڵاتە بە پیلانگێڕیەکی ناوخۆیی و دەرەکی ئەنجام دراوە بەڵام ئەوەی ئەنجامدرانی پێشبینیان نەکردبوو ئامادەی ئەم جارەی گەلی تورکیا بوو بۆ ڕوبەڕووبوونەوەی پیلانگێڕەکە و گۆڕینی بە قۆناغێکی نوێ لەو وڵاتە ئەوە یەکەم جار نەبوو کە لە تورکیادا کودەتا ئەنجام بدرێ لە ساڵەکانی 1960 و 1970 و 1980 و 1993 و 1997 دا بە شێوازی جۆراوجۆر سوپا بە پاساوی پاراستنی دەستور کودەتای ئەنجام داوە لە کودەتای 15 تەمووزی 2016 دا 251 کەس کوژران و هەزارانیش بریندار کران. ئەو کودەتایە گۆڕانکاری ڕیشەی لە استراتیژ و بیرکردنەوەی پارتی دەسەڵاتداری تورکیادا دروست کرد کە گرنگترینیان پاکسازی و چاکسازی سوپای تورکیا و پێکهاتەی هەواڵگیری و گرنگیدانی تەواو بوو بە پیشەسازی و سەربازی کە کاریگەری چەکی تورکیا لە جەنگی باکووری رووسیا و لیبیا و قەرباغ و ئۆکرانیادا شاهیدی ئەو پێشکەوتنە دەدەن. سەرڕای ئەوەی تورکیا ئەندامی پەیمانی ناتۆیە بەڵام خۆی بە ئەندامێکی جیاواز دەبینێت کە پێویستە پراگماتیانە ڕەفتار بکات سیاسەتی هاوسەنگیش پەیڕەو دەکات لە نێوان خۆرئاوا و رووسیا و چیندا بۆیە لە دوای تێکچوونی پەیوەندی رووسیا و خۆرئاوا تورکیا وەکو ڕایەڵێکی دیپلۆماسی بۆ دیالۆگی ئاشتیانە دەرکەوتووە کە بۆتە جێگەی پەسەندی ناوەندە نێودەوڵەتەکانیش ئەو وڵاتە توانی سەرکەوتوانە پێگەی خۆی لە ناو گروپی 20 ئابووریدا بچەسپێنێت پەتای کۆرۆنا سەرکەوتوانە تێپەڕێنێت لەگەڵ ئەوەی دراوی وڵاتەکە بەهۆی قەیرانی جیانیەوە تووشی هەڵاوسان بووە بەڵام بازرگانی وڵاتەکە گەشەی کردووە لەم کاتەشدا گفتوگۆکانی نێوان رووسیا و ئۆکرانیای بەسەرکەوتویی بەڕێوە بردووە بۆ کردنەوەی ڕێڕەوێکی هێمن بۆ ناردنەوەی دانەوێڵەی ئۆکرانیا بۆ بازاڕە جیانەکان. لە کاتێکدا لە ساڵی 2023 دا یادی 100 ساڵەی کۆماری تورکیا دەکرێتەوە ئەو وڵاتە پێگەیەکی سیاسی بەهێزی هەیە کە هیچ وڵاتێکی ناوچەیی و جیهانی ناتوانێت هەژمونی ئەو وڵاتە لەبەر چاو نەگرێت گەرچی بەهۆی هەڵگیرسانەوەی جەنگ کێشەی کورد لە قۆناغی دیالۆگەوە بۆ قەیران گەڕایەوە بەڵام ئەو وڵاتە بەهۆی بوونی دەستور و کرانەوەی دیموکراسی و بوونی چالاکی سیاسیەوە هەلێکی لەباری تێدایە بۆ ئەوەی لە داهاتوودا ئەو پرۆسەیە زیندوو بێتەوە و دیالۆگ ببوژێتەوە چونکە 100 ساڵی ڕابردووی مێژووی تورکیا نیشانی داوە تەنها ڕێگەچارەی کێشەی کورد لە دیالۆگی ئاشتیانەدایە نەک ڕێگەچارەی ئەمنی.